ڕۆڵی موبایل بە شێوەیەکی بەرچاو فراوان بووە کەوای لێ هاتووە فیستیڤاڵێکی تایبەت لە شاری سلێمانی و لە سەراسی کوردستاندا دروست بکرێت تایبەت بە فیلمی موبایل ئەو فیلمانی کە بە موبایل ڕیکۆرد دەکرێت. بنەچمە لای کامەران نووری گوڵاڵە بەڕێوەبەری فیستیڤاڵ ئەگەر فەرموویتە ئێرە کامەران بۆچی موبایل بۆچی کامێرە نەبێت؟ سواز بۆ ئێوە هەدەفی ئێمە کە بۆچی مۆبایلە ئەوەیە کە مۆبایل لێسا لە بەردەستی زۆربەی گەنجەکانایە لە زۆربەی کەسەکانایە ینی ئاسانتر و هەمووکو بەکارێنان هەمووکو تێچوو ینی ئێستا ئەگەر کۆمەڵی خەڵک هەیە کە پێی باشە یان شارەزاییشی هەیە لەوەی کە فلم دروستکە بەڵام ناتوانێت لەبەر تێچۆکەی وەرموناگەر لە بە کامێرەی تربیکات کۆمەڵی لایت و کۆمەڵی پێداویستی ترێبێت کە ئەمە زۆر گرانەکەوێت لەسەری بەڵام کە بە مۆبایل بێت تێچۆکەی زۆر کەمترەیانی زۆربەی کەس دەتوانێت ئەو فیلمە بەرهەم بێنێت. ئێستا دەرفەتیەوە ماوەکە ئەو کەسانی کە خوازیاری بەشداریکردن لە فیستیڤاڵەیە فیلمەکانیان پێشەشبن یاخود وەستاوە؟ نەخێر هێشتا ئێمە دەستمان نەکردو بە وەرگرتنی فیلم ئێمە لە تا 15 فیلم وەرەگرین دوجاریش لە مانی 5 بەنیازی ئینشەڵڵا فیستیڤاڵەکە بکەین. براوە چۆن ئەبێت چی پێ ئەدرێت چۆن سەپۆرت ئەکرێت؟ دەخەڵاتمان هەیە پێشتر باسکرا ڕێژێکی بڵێن مادی هەیە کە وەریەگرێت لەگەڵ خەڵاتێکی ڕەنزیە. ئەمە کوالەتی ئەو ڤیددیوانی کە گیریە دەبێت لە چه ئاستێکدا بێت چکامە موبایلە و کامێرە نیە و بە هەزاران دۆلاری پێ بدرێت. ئەوەی کە ئێمە بڵین زانیاریمان هەیە لەسەری ئێستا مۆبایلەکان هیچی لە کوالیتی لە HD کەمتر نییە ئێمە هەرەوەمانەوەیانی لە HD کەمتر نەبێت تاوە کێشەمان نێ لەوەیە. فیستیڤاڵەکە سلێمانی بەڕێواچێ؟ هەر لە سلێمانی لە سیتی سینەما بەڵێ. هونەرمەندانی گەورەی تێدایە لە فیلمەکانە یاخود ئەوەیە کە تەنها بۆ ئاستێکی گەنجان و ئەو کەسانێکە تازێنەوە بوارەوە؟ دەرگا کراوەیە بۆ هەر کەسێک کە ئەو فیلمە بەرهەمهێنرێ. ئێمە جارێ نازانین بەڕاستی چکۆ ئێمە خۆمان بڵێن فیلمەکان بەرهەم ناهێنین خەڵکانێک لە دەرەوە بەرهەمێنن ئیتر نازانین چێ بەشدارە بێ و چێ فیلمەکانەکە. ئیلا بێ بە موبایلی گیرابێ وێنەکان یاخود کەسێکی فیلمێکی هەبێ بە کامێرە تۆمار کرابێت؟ نەخێر چکە ئەمە پێشبڕکێتی تایە دوجار ئەگەر بە کامێرێکی تر نکرێت کوالیتی و کۆمەڵەشت هەیە چێتە ئاستێکی بەرزترەوە لەبەرەوە ئێمە خەڵاتەکان ئەین بۆوانی کە نەک خەڵاتەکان هەر ڕێگەناین بە هیچ فیلمێک کە بە موبایل نەکراوێت.